دووبارە ڕێگای سماقۆڵی بەڕووی تڕێڵە و بار هەڵگرەکاندا داخرایەوە، بەڵام ئەم جارەیان تەنیا هاوڵاتیانی ناڕازی نین، بەڵکو ڕێگاکە لەلایەن کۆمپانیای جێبەجێکارەوە داخراوە و هاوڵاتیانیش پشتیوانی کۆمپانیا دەکەن و دەڵێن هێشتا ڕێگاکە تەواو نەبووە، بار هەڵگرەکان دەبنە هۆی تێکدان و دووبارە خراپبوونی ڕێگاکە. بەڕاستی ئێستا بە جۆرێشتر ئەمفال دەکرێنەوە ئەویش بۆی کە ڕۆژانە تانکەرە نەوتەکان ڕۆژانە 1500 تانکە دەتوانن برێم بەم جادێ تەسک و باریکەدا دێتن. داهاتی ئەو نەمتەی کە دەدزێ بەم جارەیەدا بەڕاستی بۆ ئەوانە و ئەمە نازانین ئەم داهاتە چی لێ دێ بۆ کوێ دەڕوا، بەڵام دەتوانن بێن بەشێک لەم داهاتی کە لە ڕێگەی ئەم تانکەرانەوە دەستیان دەکەوێت جادەیەکی تایبەت بۆ بارهەڵگرەکان بکەن وەکو ڕێگاچارەیەک بەڕاستی. بۆیە ئێمە هەتاوەکو بڕیارێکی کۆتایی نەدرێت لەلایەن دەسەڵاتدارانەوە بۆ ئەوەی ئەم ڕێگا بە هیچ جۆرێک بۆ تانکەر و بۆ بار هەڵگر بەکارنێت بە تایبەتی تانکەرە نەوتەکان. 4-5 ڕۆژکەمە مۆڵەتماوە گرت بوو ئەمە بیگرین جادەکە، بەڵام لەخوای بەزیادبی بەڕێوبەری ئەو کۆمپانیای کە جادەکە نۆژان دەکاتەوە ئەو پێشەمە دەستی خۆی پێشێخست و دیارە مۆڵەتی وەرگێتێک کە جادەکە بگیرێ و ترێلە بێردا نەڕوە و ئەمە زۆر پێخۆشحاڵین و پشتگیری کۆمپانیاش دەکەین و نامانەوێت ترێلە بەیزنەوەشی بێردا بڕۆ چکە زەرمەند یەکەم ئەمەینە. شۆفێرانیش دەڵێن لە ژێر زەخت و فشارێکی زۆردا دەست کراوە بە نۆژەنکردنەوەی ڕێگاکە، بەڵام وا خەریکە بار هەڵگر و ئۆتۆمبیلی گەورە تێکی دەدەنەوە، بۆیە ئەوانیش پشتگیری کۆمپانیا و هاوڵاتیانیش دەکەن. بۆ ساری بچوو باش بەس بۆ ساری بار هەڵگری گەورە بە ئەمەلایەت جارەکە یەک سایە بەکەڵ چۆن نایە ساری بار هەڵگری قورس بێرەدا بێت ئاسەرما بۆ دروست دەکەن بار هەڵگری گەورە زۆر ڕێگەمە یەک سایە بەکەڵ تعامل لەوڕ سای بار هەڵگری گەورەیان ناکات. وەڵاهی ئەوە یەک سایت بێ باشە بەس ساری بچووکی زۆر باشە. ڕێگاکەی بە خراپ دەبینین، ئەم ڕێگا باش نییە، هەموو چارە گەورەی پێدا دێ، ئەو چارە گەورانە وەسعەکان لە تێکداوین. داوا دەکەم لە جەنابتان ئەو ڕێگامە چارەسەرێکمان بۆ بکەن. نزیکەی ساڵێک تێدەپەڕێت بەسەر خۆپیشاندان و ڕێگاگرتنی سماقۆڵی لەلایەن هاوڵاتیانی سنوورەکەوە، دوجار لە ژێرزەخت و فشارێکی زۆردا دەست کرا بە نۆژەنکردنەوەی ڕێگاکە، بەڵام پێش ئەوەی ڕێگاکە تەواو بکرێت لەلایەن هاوڵاتیان و کۆمپانیاشەوە ترسی ئەوەیان هەیە لەلایەن بار هەڵگرەکانەوە تێک بدرێتەوە، بۆیە داوا دەکەن ڕێگری بکرێت کە بار هەڵگرەکان بە ڕێگای سماقۆڵیدا هاتوچۆ بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دۆڵی سماقۆڵی.